بەرزبوونەوەی نرخی دۆلار بەرامبەر بە دینار دۆخی بازاڕی ئاڵۆز کردووە. جوملە فرۆشەکانی سلێمانی نیگەرانن لە دۆخەکە و بەشێکیان تەنانەت کارەکانیان وەستاندووە و دەڵێن ئامادەنین بە زەرەر کەلوپەلەکانیان بفرۆشن. وڵی ئەوەی ڕاستی بێ وردە و دەشتەکان خەڵکی تر وردە گران نەکات لەبەرەوەی ئەو شتانی کە دێنە مووی دۆلارە مای دۆلارەکەش سامڕۆ بەرزە لە دەروی 35 بۆ 38 توانە یاریەکە بۆ نمونە فەردەیە فاسۆلیا 2000 3000 چۆتە سەرەوە کارتۆنە کشمیش 1000 دینار چۆتە سەرەوە بەپێی دۆلارەکە بێ گرانێکی وڵا بە تاکی تەسیرە بێ لەبەرەوەی هەوڵاتی گرانترەکەوێت لەسەر هەوڵاتی ئەو جوڵەی بازاڕشی ڕاگرتووە لەم کاتە من ئێستاکانە من ئەمڕۆ زۆر مشتریم هەبووی جملە نەفرۆشتووە دوسە جار تەلەفۆن ناکردووە ڕستەکانم لەفرۆشتومە بە بزانین تا باین دووبانی ڕستەکان چی لێ دێت ئێتر بزانین دۆلارەکان چی لێ دێت ئێتر نەزەردا ئێستاکان ناتوانی یعنی مەفرەتەکانی مەڕەتیان ناکەین مەفرەتەکان وەکو ڕۆژان پێیان نەفرۆشین بەڵام جملەکانە بێ دەست ڕابگری بزانین ئاخۆ دۆلارەکە هەروە ئەمێنێتەوە دێتەوە خوارەوە ڕاتەوە سەرەوە نازانی چی لێ بکەین. کاگراميار ئێستا ئەمم دۆلارێ خەڵک زاران یەک کۆڵی لەسەر پشتێ بوو ئێستا کردویانە بە دوو کۆڵ ئیکاکەجیان ئێستا ڕۆژان فەقیرە کابرا تەبە خێرکە من دەمدا بە 4.5 ئێستا ئەوڕۆ دیدە بیدەم بە 5.5 ئیتکە قوربە سەرە چی بۆ بکرە بۆی ناکردەوە زام ئەمە هۆی چی ئاوە بەرێ ئایا حکوومەتی عێراقیە ئەمە حکوومەتی هەرێمی خۆمان ناوە لێ دەکا هۆی بگەڕم بە دوا ساڵبەکەیدا ئیتر کاکە ئەو میلەتە تاکەی خوڕی بۆ دەیاوەتانێ هەر بێن قەتڵ ئامی وەک سەدام حوسێن چۆن کیمیای لێدا ئاوە کیمیای لێدەن باشتە بۆی نەجات دەبێت دەفا نەک بە کول لە مەرگی بگوێت تۆ مەسەرەن مارێک لە کوژی ئەو مارەک تو پڕ بیکوژەوە نەکسی تۆزێکی لێ بریندار کرد دەوری بگە ئەمە ئەم شتە ئاوای لێ هاتووە. گرانبوونی کاڵا و شتومەک لەم دۆخەدا بارگرانیەکی دیکەیە بۆ سەر شانی هاوڵاتی و نەبوونی موچە کەم نەبوو گرانبوونی کاڵاشی هاتە سەر. بازرگانێک دەڵێت ئەوان کاڵا بە دۆلار دەکڕن و هاوردەی هەرێمی دەکەن ناچارن نرخ بەرز بکەنەوە. ئێمە موادمان فرۆشتووە لە بازارە تەوزیعمان کردووە بڵێن موادەکان لەو کاتی 124 و 125 ئەو کاتە گەڵا بۆ نەبووە بەڵام ئێستا گەڵا بە 138 هیچ مشتریەک ئامادە نییە لەم کاتیا پارە بداتەوە بە من یعنی من داوای پاراکەمەوە من لەگەڵ ئەوروپای ئیشەکەم بە دۆلار و بە یۆرۆ من موادەکانە کڕم بەڵام ئەوان هیچ ئامادە نین لەم کاتەیە پارە بۆ ئێمە بگەڕێنەوە لەنگەڵا بە 138 ناتوانین بتانینەوە بەلە تەسیرەکە هەر زۆرە لەبەرەوەی لەم کاتەیە لە سەری ساڵی شایە و عادەتەن هەموو کۆمپانیەکان تەسفی حسابەکان پارەکان کاڵەکان ئەوانی کە فرۆشتویانە ئەیانوێ بیگەڕێنەوەوانە بڵین پارەکان کە لە بازاڕای کۆیکەنەوە هەموو کۆمپانیەکان بەتاکید کاریگەری زۆرە. بێبەهاکردنی نرخی دینار دەوترێت بەشێکی پەیوەندی هەیە بە بەشێک لە سەرمایەدارە قۆڕخکارەکان کە بە نرخێکی کەمتر دۆلار لە بانکی ناوەندی دەکڕن و بە گرانتر دەیخەنە بازاڕەوە بەشێکیشی بەهۆی کورتێنانی بودجە و نەبوونی پارەیە بۆ موچەی فەرمانبەران و عێراق پەنای بۆ بێبەهاکردنی دراوەکەی بردووە هەرچی بێت لە ئێستاە هەڵاوسانێکی گەورە لە بازار دروست بوو و وا بڕوات نرخی کاڵا زیاتر بەرز دەبێتەوە. ڕامیا ڕوسمان کەناڵی پەیام سلێمانی.